حەڤەی شوباتی 2011 مێژوویەکی ناشرینی دەسەڵاتدارەتی کوردی و لاپەڕەیەکی ڕەشی دیکەی کوردکوژیە بەدەستی دەسەڵاتی کوردی. لەم ڕۆژەدا سەدان خۆپیشاندەر کە داوای ماف و ئازادیان دەکرد لە بەردەم لقی چواری پارتی دیموکرات درانە بەر دەستڕێژی کولە و ژمارەیەکیان خەڵتانی خوێن کران کە لە نێوانیاندا ڕێژوان بوو بە یەکەم شەهیدی خۆپیشاندانەکان و بە دوای ئەویشدا لە ماوەی 2 مانگدا 10 کەسی دیکە شەهید و سەدان کەسیش بریندار بوون. هەموو ساڵێک لەم ڕۆژەدا کە سوکاری شەهیدان لەسەر گڵکۆی شەهیدەکانیان کۆ دەبنەوە یادی ئەو برینە ساڕێژ نەبووە دەکەنەوە. باوکی ڕێژوان دەڵێت هەرگیز سازش لە خوێنی کوڕەکان ناکەن و دەست لە داواکاریە خۆڕچکەکانی حەڤەی شوباتیش هەڵناگرن. ئەوان لە دوای حەڤەی شوباتەوە جرفانیان بۆ دزینی قوتی خەڵکی قوڵ کردوێتەوە و دەستیان بۆ برینی ئازادیەکان درێژ کردووە. بۆیە هیچ هیوایەک لەم دەسەڵاتە نەماوە نییە هەر وەکو هێزێکی نائومێدی چاکسازی ئەم دەسەڵاتە هەبێ و جگەل لە خۆ هەڵخەڵەتاندن شتێکی کە نییە. کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبات جەخت لەوە دەکەنەوە کە هیچ شتێک دڵی گەرمیان بەرامبەر دەسەڵات سار ناکاتەوە جگە لە بەسزاگەیاندنی تۆمەتبارانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر. هەروەها جێبەجێکردنی داواکاریەکانی خۆپیشاندەرانیش لە سەقامگیری ئابووری و سیاسی مەرجێکی دیکەیانە. چالاکوانانی مەدەنیش پێیان وایە ئەو حیزبانەی کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون وەکو چۆن لە بەرەی شەقامدا بوون پێویستە ئێستاش پشتگیری لە داواکاری خانەوادەی شەهیدان و شەقام بکەن ئەگەر لە حکومەتیشدا بن. شۆڕشی حەڤەی شوبات ئامانجەکانی نەهاتۆ دێتی لەبەرەوە بەردەوامە ئەم شۆڕشە بەردەوامە ئەم خۆپیشاندانانە شەر نییە خەڵک بێتە سەر شەقام بەڵام خەڵک گلەیی هەیە لە هەڵبژاردنەکانە دەرکەوت کە خەڵک گلەیەکی زۆری هەیە لە هەموو حیزبەکان بە کۆی گشتی و بە تایبەتی لە پارتی وێشێتی و بە تایبەتی لەم دیموکراسی لەم کوردستانە هەیە. ئەو لایەنانەی کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون زۆر پێویستە بە حەزەرەوە هەنگاوەکانیان بنێن چونکە خەڵک ئاواتێکی زۆری پێیان هەبوو هیوایەکی زۆری پێیان هەبوو ئەگەر بێت و ئەم هەنگاوەی کە ئەینێن بە تەمان بچنە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر ئامانجەکان و هیواکانی ئەو میلەتە ئەو شەقامە نەهێن نەدی بێگومان بن ئەوانیش غەڵەتێکی گەورە ئەکەن دوایی باجەکەی ئێن وەکو چۆن هەر حیزبێ کە پشتی لە شەقام کردبێ باجی خۆی یاوە. خانەوادەی شەهیدان بڕیاریان داوە تا ئەو کاتەی دەسەڵات مل بۆ داواکاریەکانیان دەدات و ماف دەگەڕێندرێتەوە بۆ مافخوراوان درێژە بە ناڕەزایەتیەکانیان دەدەن و هەموو ساڵێک گڵکۆی شەهیدەکانیان دەکەنە مینبەرێک بۆ ناڕەزایەتیەکانیان. ئەوان بە دەسەڵات دەڵێن لە خوێنی شەهیدەکانیان خۆش نابن. هەموو ڕۆژێکیش بۆ ئەوان حەڤەی شوباتی 2011. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێیام، سلێمانی.